وەسیەتنامەکەی ئیمامی عەلی بۆ نەوەکانی. لە مێژوودا زۆربەی ئەو وتە وتارانەی لە پێشەوە و کەسەدانەکان بەجێماوە وەک وەسیەت و ئامۆژگاری دەردەکەوێت بۆ تەواوی مرۆڤەکانی دوای خۆیان، بەتایبەت کە ئاین ڕووی لە وتاری چاکەیە و مرۆڤ بەرەو چاکەکاری ئاڕاستە دەکات. بۆیە کەسە ئاینیەکان زیاتر چاوەڕێی ئەم جۆرە گفتارانەیان لێ دەکرێت. عەلی کوڕی ئەبوو تالیب ئەستێرەیەکە لە ناو مێژووی ئیسلامدا، یەکێکە لەو کەسایەتیانەی بە زمانزان و ڕەوانبێژ و دادپەروەر پەسند کراوە و زۆرێک وتە و وتاری لە پاش خۆی بەجێهێشتووە. یەکێک لەوانە نامەیەکە بۆ نەوەکانی نووسیوێتی کە ئەم نامەیە وەک دوایین وەسیەتی ئەو هەژمار دەکرێت. لە نامەکەدا دەڵێت: حەسەن و حوسەین، ئێوە ڕادەسپێرم کە لە خودا بترسن. ڕاتان دەسپێرم هەرچەندە دنیا بە دوای ئێوەدا ڕابکات، ئێوە هەر دنیا نەویست بن. هەرگیز خەم بۆ شتێک مەخۆن کە ناتوانن بەدەستی بهێنن. عەقبێژ بن و بۆ پاداشتی ڕۆژی دوایی تێبکۆشن. دژی ستەمکار بن و ببن بە دۆستی ستەم لێکراو. ئێوە و هەموو خزمان و هەموو ئەو کەسانەی ئەم نامەیە دەخوێننەوە ڕاتان دەسپێرم کار بۆ ئاشتی بکەن لە ناو یەکدا. من لە باپیری ئێوە بیستومە کە فەرموویەتی نانەوەی ئاشتەوایی لە ناو خەڵکدا باشترە لە 100 ساڵ نوێژ و ڕۆژوو. لەبەر خاتری خوددا ئاگاتان لە دۆخی هەتیوان بێت. ئەوان تاوێ برسی و تاوێ تێر بەجێ نەهێڵن. مادام نزیکن لە ئێوەوە بێ ئومێدیان مەکەن، دراوسەکانتان بپارێزن و ئاگاداریان بن، چونکە پەیامبەر چەندین جار بۆ ئەم کارە ڕای سپاردوون. ڕاتان دەسپێرم قورئان بکەنە پێشەنگ و ڕێگەمەدەن کەس ڕێگریتان لێ بکات بۆ پەیڕەوکردنی پەیامەکانی ناوی. ئەگەر خوداتان لا مەبەستە، هەرگیز مەهێڵن ماڵەکەی چۆڵ بێت و بە گیان و ماڵ و زمانتان بەرگری لێ بکەن. چاکەکاری بکەن و ڕێگر بن لە خراپە. گەروانەکەن ڕەنگە خراپترین کەسیش ببێتە دەسەڵاتداری ئێوە و ستەمتان لێ بکات، و نزاکانیش ڕزگارتان ناکەن. ئەینەوەکانی عەبدولموتەڵیب، ئەگەر ڕۆژێک من کوژرام نەڵێن پێشەوەی ئیمانداران کوژراوە و ئەم قسەیە بکەنە بیانوێک بۆ خوێن ڕێژی و کوشتارێک لە ناو خەڵکدا بنێنەوە و دەستان بە خوێنی بێگوناهەکان سوور بێت. بەڵکو تەنها بکوژی من تاوانبارەکەیە. ئەو یەک کەسە. تەنانەت ئەگەر بە یەک لێدان ئەو کارەی کردبوو نەکەن، ئێوە لە تۆڵەدا بیکەنە دوو لێدان. ئەمە واتای دادپەروەریە. من بە خوداتان دەسپێرم. ئەمە دەقی وەسیەتنامەکەی ئیمامی عەلی بوو بۆ نەوەکانی و بۆ تەواوی موسڵمانان کە لە دوای خۆی بەجێهێشت. ئەی تۆ چی لەسەر ئیمامی عەلی دەزانیت؟